زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. تاوان دکتۆر سەلاح یەک بواری و ئەم ویشەیش یعنی زیندگی دەستکرد لە ئاساسا لە ئاساسا ناوی زیرەکی دەستکرد نییە، ئەمە ناو بازاڕێکی ناوی مەشی ڕێحمەندە وەکاری فیزیاییەکانیش ئەو مێژووە دیسەکە و مێژوویەکی هەلواییە لە ڕاستیە مێژووی زیرەکی دەستکردە مێژوومەکی نەڕین لە هەشتاکانەوە دەستیەکە بۆ فیزیاییەکان هێنایەتە ناو ئەم جیهانەی ئێمەوە وەکو ئینتەرنێت کە ئەوان هێناویانە، وەکو بۆمبی ئاتۆم کە ئەوان هێناویانە، وەکو لەیزێر کە ئەوان هێناویانە، وەکو ئەم کامێرا پێشکەوتوانە کە هەمومان بەکارهێنینەوەن. بەهەرحاڵ دکتۆر سەلاح ڕۆڵی پۆلیسە خراپەکەی بینی ترساندنی، بەڵام بە سەرنجام بەوە کە دکتۆر شتێکی جوانی فەرمووتی لە پشتێمە فانکشنێکە من ڕۆڵی پۆلیسە باشەکە بینم بەڵام مەترسن. فانکشنێکی دیترماینە دیاریکراوە، ئایندەی ئێستا و ئایندەیەکی پێشبینی کراوە، شتێکە پێشبینی کراوە بێت مەترسیدار نییە. بەڵام هەر کارێک کە فیزیاییەکانەکەن جیهانە بەرە لێواری لە ناوچوون و بوون و نەبوون، بۆمبی ئاتۆمەکەیان هەوا بوو، لەیزێرەکەیان هەروە بوو، تەنانەت ئەوانەی کە لە سەدەی 19هەمیشە هەبوون هەنێشت هەبوو کە هەر ئەویشە لە لێواری بوون و نەبوون نبوو. و ئێستەیش ئەمەی کە بڵێن زیرەکی دەستگیر ساڵی 2017 بوو، چەند مانگێک پێش وفاتی ستیڤن هاوکینگ پێشنیازێکی کرد کە ئەبێ جیهان بڕیارە بە ڕۆبۆت لە جەنگەکانە بەکارنێت، وەکو چۆن بۆمبی کیمیایی قەدەغەیە، وەکو چۆن جزان بۆمبی ناوچە قەدەغەیە، ڕۆبۆتیش لە جەنگەکانە بەکارنەیە، چونکە ئاستی کاولکاریەکان زۆر بەرزەکاتەوە. ئەبەر لەوەی ئیسرائیل ناتوانم بەڵام ئاستی کاولکاریەکانی بەس کردوێتەوە لە یعنی بەڵێ زیرەکی دەستکرد بەس لە قەرەباغ ئەومان بینی ئەو ڕۆبۆتانی کە کۆماری ئازەربایجان و تورکیە بەکاریان هێنا بە دژێر بندەکان ئاستی کاولکاری و ئاستی کوشتارەکەی زۆر بەرز کردەوە وەرە ئۆکراین کاویشار هینە. بەڵام ئەوەی ئیسرائیل هەستەکەم زیرەکانەترە ئەوەی کە لە لوبنانە بەکارێت ئاستی کاولکاریەکەی بەعکسەوە نەبەزێتەوە، ئامانجەکانی دەقیقتر ئامانجەکانی دەقیقتر کردووە و ئەمە خۆی هەڵێکی بۆ باش بێ، یعنی دوژمنەکان ڕێکچنە سەر هینەکانی خۆیان، ئەوانەی کە یانەوێ بیر پێکرد نەک خەڵکی یاسایی بە بۆمبە گەورەکان تیابەرن. هەنە لەم ئاراستانەوە کە سەیریەکەین زیرەکی دەستکرد هەم هەلە و هەم مەترسیداریشە، بەڵام هیچ گومان لەوەدا نییە یەکێکە لە گەورەترین دەستکەوتەکانی مرۆڤایەتی و یەکەم کارکەیەکە ئەوەیە کە بەداخەوە زۆربەی ئیشەکان لە ناوە بە، زۆربەی ئیشانی کە خۆمان پێوە مەشغوڵ کردووە لە ناوە بە و ئەبێ ئەوانەی کە لەم عینە تێناگەن لەگەڵ سەردەمە تێناگەن ئەگەر تەمەنیان لە 50 لای یا و 20 ساڵ خزمەتیانێت تەقاوت بن باشترە پێم وابێ، چونکە بەڕاستی سەردەمەکە گۆڕا، یعنی ئەوە نییە. ئێستا من نمونەیەکیان پیشانەیەم کە چۆن بزانن گۆڕا لە ماوەیەکی زۆر کەمە، لە ماوەیەکی زۆر کەمە چۆن زیرەکی دەستکرد لەوانەیە بەشێکی زۆری فیزیاییەکانی بێئیش کرد خۆیان مەشغوڵەکەن. وەرگە زۆر سەریعە، زۆر سەریعە، بەڵام مەترسیداریش نییە، چونکە دیتەرماینە دیاریکراوە، ئەزانی بەرەو کوێ واڕۆی. من نمونەیەک هێنمەوە دەبزانێت ئەمە نمونەیەکی بەسیتە. من هەموو ئێستا کات لەگەڵەوە قساکەم ئەو فیزیایانم دێتەوە یاد کە لە زانکۆکانی جۆر بە جۆرەکانم بەلای پرۆگرامێکەوە دانیشتن بە مانگ بە ساڵ سیمولیشنێکی پڕ لە ئێرۆریانە کرد و لە پاڵیشەوە بیرۆکەیان بۆ هەو شاید یەکەم گوگل ترانزلیتی مێژوو ساڵی 92 بوو، ڕفێقێکی من کردی بەس کەسیش نەیبینی، هەر لەناو کۆمپیۆتەرەکەی خۆی کاتێک ئەو پرۆگرامی پاسکاڵی شێ کرد
ليش بهاو لبال أو كار قرصكية كأيكير وبنتيجة ناجي هات برنامج كي سادي دروس كي رستي هني كده رستي إنجليزي كده هو يقرأ فارسي كده هو يقرأ إنجليزي يعني هو شايد يكمل كل ترانسليتو يعني هو بس هو فيزياء كان لبال كار كان خويانا لبال كار يعني خويانا أنا شتي تريش كان شتي زور مهمة كان وهر أويا كمثلا توت مشاكل يستا لكل سنة في فيزياء كان نادر أبجتي دا بشونا هرقي لينجا كان وكو خاصة كان وكو بورا كان كوميونيكيشن إيش في فيزياء كان قلت لك فيزيائي للريوة أكبت مناقشة لقى أو خسيا كيشكي في إسبادوا للريوة أكبت مناقشة لقى الدكتورة كان لقى أكبت مناقشة لقى الرسالة شو كومبانيا قالوا أو اشتانا قبولنا كبعثاني تقول إيش فيزيائي إيش دقيقة إيش ونية بس إيش بتزوج مشاكل إيش عمارية لا فيزيائيات يكس بس لداي هنا لداي بلين لداي بزشكي لو أنا إنه دولو كسر رزقا كردي بيبلام يكسي كش بيرلم بزشكي سركوتوا بس لداي فيزيائية ونية أو يكسي جينجا كونك إيش فيزيائي إكزاكت يستبع من نموني مثال بين موال كان شون شتكان قرام لما وجهك بتما وجهك شتيك معناه الفيزياء أنا بنجولي بس بتاع نعم عملت جولا كيس يكت ما بنجولي بس بتاع جولي أما تواني تقريبا هم الجولا كان عالم لكوتاية وقلت كي نوبو أم جولايا لا يستا أجر ثاني كان أما بزيركي تسكت دموت مثل بنجولي بس يدمو شيكاكا طبعا بس شيكاكا دوم عمو في زي زمان أو تا برنامج إيش يعني وقتها بومبكشة بومبلت برنامج بايثون من تيجا لو أنا كسرت كتير كان كيشني بس شو في سناك كتير في راسي كويكا إيرور شدار إيرور كي بدأ ولا هم إيرور بس لا أنا أولا تيجان كبمان بسال برا برنامج كبر إيرور وأوستان بويان شهر سنة أول شيء هنا كان يجي أول خزاي أول أول برنامج كده تبغى بلوت كده يعني بلاين أنيميشن ما أنيميشن ما أنيميشن الريك جولات يعني فيديو عندنا ولا ياك شيء من فوق ذلك هذا ولا ياك من فوق ذلك فيديو زوج فيديو شيء لا ليش برنامج نسيتي والله برنامج شو من ذا وانا دعس دوده عشان وقت دقيقه قبل همو امانه ممكن لكن كما مساك بريزيه مثلا وزن يسبوا همو تجربه كان الفيزياء اني مشيت واجب استكام عشان ذلك شتي كده انا مبو وداخلك تقابل كل شيء يقول بجيني مش ندري زعمتنا انا راح نشوف داخلكم بوقو ليه طبعا اول حاجه همو تجربه كانت تو اما توريا هذا انيميشن قاعدي كيف دقيقه شنو بقى كيف دقيقه دروس كان اوت او بكم اما شيكا الموضوع ام زيد تسكيل شيكا ام زيد تسكيل طبعا ليبراري كتير ليبراري كتير انترنت همو انترنت كارمين او همو انت تقال اللي او شيكا او جيب دوي في سيارة كتوا اقرب اشي باشتري ولا ما بوي
باشترين نموذج بۆ هێنێ وەرەی خاتە بەردەسە. طبعا ئەمە ئیشیزیەکی دەست یعنی ئەوەی کە فیزیایەکان لە هەشتاکانە کردیان وەزیرەکەی دەستکردیان لێکەوتەوە چی بوو؟ تۆ بالفەرض بڵێن لە بەرکەوتنی نێوان پارتیکڵەکانە کۆمەڵێکی زۆر تەنوەرکە بۆ دروستە. سەرەتا بە مۆدێلی بچووک بچووک دەست پێەکەی یان نمونەی بچووک بچووک ئەو وەختەکانە بزانیت کۆمەڵێکی زۆر تەنوەرکە دەی لە یەک. ئێستا جارێکی کە ئەجی بە دوای بزانێکی لەناو ئەمانە لەو نمونەکانی پێشووی تایە لەو نمونەکانی پێشووی تایە ئەمە تەبعاً بە ئەلگۆریتمێکی ئەمە ئەلگۆریتم کارۆ بۆکە لە جاتی خۆت دانە دانە بچی بگەڕێی ئەیدی بە ئەلگۆریتم بە کۆمپیوتەرێک کارەکە بۆ بکە و ئەوەشی ئەو نمونانە بۆ ئەهێنێتەوە. ئەمە بستەبێت لە ئیمڕۆ لەکوێ ئەکرێ زۆر بە بەرفراوانی لە ئەو داتایانەی کە تلسکۆپەکان لە فەزا وەریەگرن. طبعا ئەمە لەویا بلاخۆڕمان هەیە، جوزانم سوپەرنۆڤامان هەیە، ئەستێرە نیوترۆنیمان هەیە، هەموو ئەمانمان هەیە. تۆ ئەو داتایانە کە وەریەگری ئەمجار یعنی زیرەکی دەستکرد یا ماشین لێرنینگ یا تەحلیلی بۆ کات ئەنالایزیەکە ئەنالایزی کرد ئەمجار ئەو نمونانەی کە خۆت پێشتر ئەیزانی یە نمونە ئەوانە بۆ دۆزێتەوە کە پێشتر تۆمار کراوە و پێتەڵێ ئەوەی لە هەمان کاتیشە سادسیێنی ئەوەشی بووکە کە لێرە گۆڕانکاریەک هەیە چونکە ئەو تێگەیشتووە لەو ئینەی تۆ لەو پاشخانەی تۆ کە تۆ پێویستت بە چییە. ئەوەی کە لێرایە بەڵێ ئەم ئۆپتیمایزیشنەیە لە ئینتەرنێتە بە بەکارهێنانی ئینتەرنێت ئەو ئۆپتیمایزیشنەیە و باشترین وەڵامت بۆ دۆشێتەوە و باشترین وەڵامیشتت ئەداتێت. ئەو کارێک کە فیزیایەکانە هەشتاکانە کردیان و ئێستەکانی هەموو مرۆڤایەتی سوودی لێبینێ ئەمەیە بە هیچ مەترسیداریش نییە. مەترسیدارە ئەم ئامنە ئەم زانستە ئانکۆنشیەسە بێشعورە بێشعور ئانکۆنشیەسە هەڵگری ئاگامەندی نییە و کاتی مەترسیدارە بێ کە کەوێتە دەست مرۆڤی ئانکۆنشیەس یعنی مرۆڤ عام ئانکۆنشیەس مرۆڤ عام بێشعورە بەڵام ئیتر کۆی گشتی مرۆڤایەتی نیە. کە لەوانەیە مەسەلەن هەمومان بۆ بەرژەوەندی تایبەتی زۆر هەوڵبەی بەڵام کۆی گشتیمان کە پێکەوە ئەتۆمان نەخینە سەرێک وجدانمان نەخینە سەرێک کۆی گشتیمان بەرەو هینە بەرەو بەرژەوەندی گشتی ئەوەی نەک بەرەی بەرژەوەندی ئەمە لێرە گرنگترین خاڵەتەکەی ئەمەیە وەتەبعاً ئەمە گەڕانەوەی بۆ نییە بەردەوام بەرەو پێشەوارەوە بەڵام هەمیشە لە کۆنتڕۆڵی مرۆڤ بێ چونکە بۆ ئەوەی کە گۆڕانە گەورەکە ڕووبا ئەبێ ئێمە ئەمە بکەین بە ئاگامەند بۆ ئەوە بیکەین بە ئاگامەند بەم زانستەی ئەمڕۆ فەلسەفیە نەفسانەکەم بەم زانستەی ئەمڕۆ ناکەین. ئەم زانستەی ئەمڕۆ لە چوارچێوەیەکی کلاسیکاڵە لە چوارچێوەیەکی ئەو لەو چوارچێوان نییە کە بڵێن هەڵگری زانستی کوانتەم بێ لە ڕاستیە چونکە کۆمپیوتەرەکانمان کۆمپیوتەری کلاسیکین کۆمپیوتەری کوانتەمی نین کاتی کۆمپیوتەری کوانتەمی هاتە ئاراوە وەی کە کامیزۆسەرا مەترسیدارە بێ لە کۆمپیوتەری کوانتەمی ئەکرێ سیمولیشنی مێشتی مرۆڤ ئەکرێ سیمولیشن یا لاسایی مێشتی مرۆڤ بکرێ بەڵام ئەمەکانی تر هەمووی لاساییە بەڵام لاساییەکە لە ئۆردەرێکی زۆر زۆر بچووکە یعنی بڵێن لایەنی بچووکە تەواو من هەشتا زۆر سپاس باشە دێ باشە سپاس هەر بسمەمەژە بۆ بدەم کە جارێ بڵێن کاراسانیمان بۆکە وەڕیشەی ئەمە لە ئەساسەکە شەریکە لە داهێنەکانی وەخوای زانێت فیزیک بەڵایەتی شەڕەیە بۆ زۆر سپاس.